یعنی شێروانە ئامادەکاریەکانی بۆ دەستپێکی خولی نایابی کوردستان سەر کردوتەوە تیبەکە بە کۆمەڵە گۆڕانکاری گەورەوە بۆ خولەکە ئامادەیە. ئامادەکاریەکانی یانەی شێروانی کەلار بۆ خولی نایابی کوردستان. شێروانە لەژێر سەرپەرشتی ڕاهێنەری نوێ موحسین عەبدولکەریم ماوەی زیاتر لە مانگێکە ئامادەکاری دەست پێ کردووە و چەندین یاری دۆستانەیشی ئەنجامدا و کەمپینی مەشق و ڕاهێنانیشی لە شاری هەولێر کردووەتەوە. یانەکە بۆ وەرزی ئەم ساڵ زیاتر لە 10 یاریزانی نوێی گواستووەتەوە و دیارترینیان دیار عەلی ناسراو بە حەمکە و کاروان باپیر. ئامانجی یانەکەیش پلەی سەرەوەی ڕیزبەندیە. دیارە هەموو یانەیەک هەموو یانەیەک ئامانجەوەیە ئەنجامی باش بۆ یانەکە بەدەستبێنێ. ئێمە هەموو ساڵێک ئامانجمانەوە پلەکەم بەدەستبێن. ئیم ساڵیش هیچ کە نەکمانیە ئامانجمانەوەیە خولی کوردستان بەدەستبێن ئینشاءڵڵا. ئەو یاریزانانەی کە ئێستا لە پێکهاتەی شێروانە بە ویستی خۆم بووە دڵنیا بە لیانش رازم. سەرەتا بە ناوی خۆی گەورە من دوای چەند ساڵ یاریکردن لە دەرەوە گەڕامەوە بۆ یانی وەرز شێروانە. یانی وەرز شێروانە وەک ماڵی هەمومانە بۆ یاریزانە کەلاریەکان تر هەر درەنگ زوو کەوتە هەموو یاریزانەکان هەرە پێ بگەڕێتەوە بۆ ماڵی خۆی. منیش دوای چەند ساڵ گەڕامەوە بۆ یانی وەرز شێروانە ئینشەڵڵا بەڵێن بە هەندەران شەدەین ئەنجامێکی شایستە دەست بێنین هەموو هەوڵ و توانای خۆمان سەرف بکەین و پشت بەخوای گەورە و پشت بە هەندەران دەستەی کارگەری دارە و دەستەی ڕاهێنەرە ئەنجامێکی شایستە بەدەستهێنین ئیمساڵ. جێگەی باسە ساڵی ڕابردوو یانەی شێروانە لەی حەوتەمی ڕیزبەندی خولی نایابی کوردستانی دەستەبەر کرد. بڕیاریش وایە ئەم هەفتەیە کاروانی خولی نایابی کوردستان بە بەشداری 16 یانە دەست پێ بکات. هیوان ئامێق، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.